چوارەم عەمالەت و خۆدانە دەستهێزی دەرەکی. ئەوەشمانە بێت لا بەڵگە نەویست بێت کە ئەمانە هەندێک تەسەڕوفاتیان هەیە ئەبێ بیکەن. ئەمانە خۆیان قەناعەتیان بەکردنی ئەو ئیشانە نییە. هەروکو چۆن باڤێڵ لەگەڵ هادی عامری بە حزوری قاسم سولەیمانی ئیمزایەکی غەیرە ڕەسمیان کردو لە 150 کوردستان باشووری کوردستان خرایە سەر مەملەکەتی ئێرانی. چۆن ئەمە هەستمان پێکرد عەمالەتێکی مەکشوفە، ئەوەی پارتی شەر عەمالەتێکی مەکشوف. هی هەردووچیان وەکو یەک ئەمانە خۆیان تەسلیم بە هێزی دەرەکی کردو. لەبەرەوە هێزی دەرەکیش ئیجباریانەکە ئەبێ وا بکەن یابێ وا بڵێن یابێ ئەوەندە بدەن. ئێستا چۆن ترەمپ بە سەلمان ئەڵێ شا سەلمان ئەڵێ ئێوە کەمتان داوە 480 میلیارد دلار چییە؟ ئەبێ هیترمان بدەن. ئەژنا 2 هەفتە دەوام ناکەن درۆژەکە. یعنی حوثیەکانەوە 3 ساڵ 4 ساڵە دەوامەکەن لەگەڵ ئەمە قەسفەی لەسەریانە. کورد کیمیاویشی لەسەر بوو ئەو هەموو ساڵە تەحەمولی کردو. میانمار جێش هاتووە بۆ ئیبادەکردنیان بەڵام هەر تەحەمولەکەن و 2 هەفتەی چی و چەند ساڵ هەرمێنەوە. تالیبان هەموو ناتۆ بۆی چوو بەڵام هەر ماوەتەوە. کەس نییە بە 2 هەفتە بفەوتی. هەر بکەویتە قەتڵ و عامی خەڵکەکەش بە 2 هەفتە خەڵگەر نافۆتی. بەڵام ترامپ ئەوەیان پێڵە ئەوەش بزانە ئەوەی بە شا سەلمانی ئەڵێ بەمانی شێڵێ. 200 چەکدارە نێرە بۆ منتقی کوردەکان 200 سەربازی ئەمریکی 20,000 کوردەکە بە قوربانیان. 20,000 کەس لە دەوروبەری پلانی ئەمریکا ئەگەڕێن لە باشووری کوردستان لای پارتی یان لە ڕۆژاوا لە لای ئەوانەی لقەکانی پەکەک. بۆیە ئەبێ ئەوەش بزانین کە ئەمانەی هەڵزناون بە حکمی باشووری کوردستانە ئەم مافیایانە پیاوی دەرەچین و عەمیلن و خۆیان داوەتە دەست ئەو هێزە دەرەچیان و ناشتوانن لە دەستی ڕزگار بن.